سەرباری نەبوونی موچە و کەمی کارەبا و زیادبوونی باج و ڕسومات ڕۆژ دوای ڕۆژ ڕێژەی بێکاری لە سای بێپلانی حکومڕانی هەرێم لە زیادبووندایە بە جۆرە گەیشتووەتە ئاستێکی مەترسیدار. وەزیری کار و کاروباری کۆمەڵایەتی حکوومەتی هەرێمیش دەڵێت ئامارێکی ڕوون نییە بۆ ڕێژەی بێکاری لە کوردستان، بەڵام ڕێژەکەی بۆ سەرووی لە سەدا 15 زیادی کردووە. ڕێژەی بێکاری تا ئێستا ئامارێکی دەخلای من نییە، بەڵام ئەوەی ئێمە بە پێوەی کە ئێمە هەسمان پێکردووە زیاتر لە 15% تێپەڕی کردووە. ئەمە ئاستێکی باش نییە، بەڵام وڵاتی ترش هەیە زۆر لەوە لە سەروترە، بەڵام دەبێت ئێمە کار لەسەرەوە بکەین. ئەم هۆکاری قەیرانی دارایی و کێشە سیاسیەکان و هەروەها زیادبوونی ئاوارەکان لە هەرێمی کوردستان و نەدانی پارەی پرۆژەکان کاریگەری ڕاستەوخۆی بووە لەسەر زیادبوونی بێکاری هەرێمی کوردستان. بەپێی ئاماری بەشێک لە ڕێکخراوەکانی کۆمەلگەی مەدەنی ڕێژەی بێکاری لە کوردستان گەیشتووەتە نزیکەی لە سەدا 25. لقی هەولێری یەکەتی سەندیکاکانی کرێکارانی کوردستانیش ڕای دەگەنێت دیاری نەکردنی کەسی شیاو بۆ شوێنی شیاو لەلایەن حکوومەتی هەرێم بووەتە هۆکارێک بۆ دروستبوونی ئەو بێکاریە. سابیر عوسمان سەرۆکی لقی هەولێری یەکەتی سەندیکاکانی کرێکارانی کوردستانیش دەڵێت دەبێت حکوومەت پلانێکی باش دابنێت، چونکە خەڵکانێکی هەڵپەرست سوودیان لە بەرزبوونەوەی ڕێژەکە بینیوە بۆ پڕکردنی گیرفانیان. وڵاتانەی کەوا تووشی بارودۆخێکی تایبەت دەبن وەکو ئەو بارودۆخە سیاسی کە ئەوڕۆ ئێمە لە کوردستان ڕوبەڕووی بووینە، بێگومان خەڵکەکەی هەڵپەرستە سوودی لێوەرەگرتنە. مەسەڵەن زۆر کۆمپانیا و نووسینگە هەیە دانراوە بۆەوەی هەلی کارە دۆزێتەوە، بەڵام ئەگە بینە سەرواقع ئەو بێ بەرامبەر ئەو کارە ناکاتن. دەبینی کرێکارەکە دەباتە سەرکار ڕێژەیەک بەرچاو لە خاوەنکارەکە وەرەگرێت یان لە کرێکارەکە دەجێڕێتەوە ماگانە بۆەوەی کەوە کاری بۆ دۆزێتەوە. ئایا کەسەیە ئێسێمەوە سەندیکای کرێکاران خۆبەخشانەیە بۆی قەیرانە دارایە دروستکراوەکەی هەرێم کە ماوەی نزیکەی 3 ساڵە بەردەوامە بەشێک لە کۆمپانیا جیهانیەکان لە کوردستان کشاینەوە و زۆربەی پرۆژەکان وەستاون و فەرمانبەرانیش تەنها چارەگە موچەیەکیان پێدەدرێت. ئەمە ژوای کردووە کە بێکاری لە هەرێمی کوردستان ڕوو لە بەرزبوونەوە بکات و تا ئێستاش حکوومەتی هەرێم هیچ چارەسەرێکی بۆ باردۆخەکە پێ نییە. وەلی سەلیم کەناڵی ئاسمانی پێم هەولێر.